میهرەجانی بەغداد کە ساڵانە سازەکرێت بۆ هونەری شێوەکاریکێک لە چالاکیە گرنگەکانە و ئەم ساڵ چوارەمین میهرەجانی بەغداد بۆ هونەری شێوەکاری کە کۆمەڵێک با بڵێن شێوەکاری کورد لەو با بڵێن میهرەجانەدا بەشدار بوون. لەسەر ئەم میهرەجانە و ناوەڕۆکی با بڵێن چالاکیەکە قساکەین و هەروەها پرۆژەی داهاتووان لەگەڵ زۆر بەڕێز محەممەد فەتاح کە یەکێک لە شێوەکارە دیارەکانی کووردە. کاک محەممەد بەخێربی خێربی سەرچاو سپاس دەکەم. ئەم پرۆژەیە چۆن بوو؟ من ئاگادارم کە شێوەکاران هەمیشە پرۆژەی بەردەوامیان هەیە و دایم لە پرۆژەیان، بەڵام ئەم پرۆژەیە ساڵانەیە. چۆن ئەم ساڵ بڕیارتانیا کە با بڵێن کورد بەشێک بێ لەو میهرەجانە یاخود ساڵانە کورد بەشێک بۆ لەو میهرەجانە؟ هەڵبەت میهرەجانی بەغداد با بڵێن یەکێکە لەو میهرەجانە گەورانەی کە پێشتریش مێژوێشی بە نرخی هەیە لە عێراقا ماوەیەک ئەم میهرەجانە وەستا بوو. ئەم ساڵ بە هیمەتی وەزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی مەرکەزی ئەم پیشانگایە چۆوە ناو با بڵێن ئەجندای کارەکانیان، بۆیە هەرزوو پەیوەندیان بە ئێمەوە کرد کە بەشدار بین لەم پێشانگایەدا. ئەم پیشانگایە زۆربەی هونەرمەندانی کورد و عەرەب و هەموو لایەنەکانی تر بەژن و پیاوە بەشدارە بنتیایە، بەڵام تەبعەن ئەمە ڕێنمایی خۆی هەیە لەبەر ئەوەی لیژنە هەیە فلتەرینی کارەکان ئەکات، کارەکان ئەبینێت. من کە ئەو بانگێشتیان بۆ ناردم بەڕاستی لێرەوە کارەکانمان لەگەڵ هونەرمەندانی کورد لە شارەکانی هەولێر و خانەقین و کەرکووک و سلێمانی کارەکانمان نان بۆ بەغداد. زۆر باشە. ئەو ڕێنماییانە چین کە ئەبێت یاخود ئەو مەرجانی کە ئەبێ لە کارەکانە هەبن؟ طبعاً ئەو هەموو لیژنەیەکی هونەری کە فلتەرینەکە کە شۆرلیستی کارەکان ئەکات، هەڵبەتە مەجموعەیە ڕێنمایی لەلایە. مەرج نییە ئەم ڕێنمایانە لە هەموو لیجانەکانی کە دووبارە بێتەوە، بەقەد ئەوەی ئەوە باڵین مطلق نییە، ڕەهان نییە، بەخەدەوەی کە نسبیە. بەڵام هەموو لیژنەیە کە کارە کات لە پێشانگایەکی وا گەورەدا، ئەو کەسانی کە ڕۆڵیان هەیە لە لیژنەیە ئەو کەسانن کە مێژوویان هەیە لە هونەر و لە ڕەخنەی هونەر و لە ستاتیکا و لە جەمالیات. بۆیە ئەوان ئەتوان مەسەرەن هەر لە هەنگاوی یەکەمدا کۆمەڵێک ئیش جیا بکەنەوە کە ئەم ئیشانە ئەشێت ئاستیان کەمتر بێ لەو ئیشانەی تر. باشە، یعنی لەوانەیە لە لای خوان مەسەرەن ئەلفوبێ و جیم دابنێن بۆ کارەکان. ئەمەش بە بوناقەشە هەندێک لیژنە هەیە خاڵدا ئەنێ بە خاڵبەندی با بڵێن بە شێوەیەشی نهێنی خاڵدا ئەنێن کام تابلۆیە قیاسەن بۆ تاریخی ئەو کەسایەتی کە ئەو ئیشەی دروست کردووە ئەچێتە ناو ئەو خانەی مەسەلەن ئێوە. دواتر مەسەلەن نیە هەندێکشیان بە مناقەشەیە، هەندێکیان بە خاڵە. خۆیان شێوەکارەکان دەستنیشانەکەن کە کارەکانیان بەشداری بکایان شێوەکارانی کورد خۆی کارەکان خۆی دوو شێواز هەیە بۆ وەرگرتنی کاری هونەری لەو جۆرە پیشانگایانەدا. شێوازێکیان ئەوەیە کە ئەلانەکرێت هەمووی کار تەقدیمەکات و فلتەرین ئەکرێت. شێوازێک خۆیان تەعینی ئەکەن. مەسەلەن من ئەگەر تەعینم کرد وتم فلان و فیسار و فیسار، ئەو کاتە لیژنەی ناوێ، بەقەد ئەوەی کە ئێمە تەحدیدمان کرد و ئەزانین سیڤی ئەو کەسایەتیە لە بواری هونەری شێوەکاریدا چییە.